ئێوارتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفا لەگەڵ هاوکارم سوام حسین بەرنامەکانی ئەم شەو 2 ئەیلولی 2021 پێشەنگ تیڤتان پێشکەش دەکەین. ئازیزان بەرنامەکانی ئەم ئێوارێمان لە کۆمەڵی تەوری جۆرا و جۆر خۆیان دەگرنەوە. سەرەتا سەبارەت بە ئەفغانستان و دۆخی ژنان لە سای دەسەڵاتی تاڵیبان و ئەو کار و چالاکیانەی کە ئەنجام دران بۆ پشتیوانی لە ژنانی ئەفغانستان تەوەری یەکەمی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. پاشان هاوکارم سەبارەت بە سەردانی ماکرۆن بۆ کوردستان گفتوگویەک ئەنجام دەدات و لە کۆتا بەرنامەکانی ئەمڕۆژماندا هەروەکو هەموو بەرنامەکانی پێش و تاکاتی هەڵبژاردنەکانی عێراق سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق چاوپێکەوتنێکی تر ئەنجام دەدەین و هەندێک لایانی جۆرە و جۆری تری داوتێ دەکەین. سەرەتاش دەچینە لای هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژنان سەبارەت بە دۆخی ژنان لە ئەفغانستان لە سایەی دەسەڵاتی تاڵیبان. هەرێک لە دکتۆر جوان میرزا و سەوسەن سەلیم هەڵسوڕاوانی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان کە ئەگەرچی ئەم هەنگاوە سەرەتایانی کە تا ئێستا نراوە سەرەتاییە دەستپێکە، بەڵام کار و چالاکی و جێدەستی ئەم هەڵسوڕاوانە لە ئێستاوە دیارە. ئێوارەتان باش سەوسەن سەلیم، جوان میرزا و سپاس کە توانیتان لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤدا بەشدار بن لە گەڵماندا. زۆر باش. سەوسەن سەلیم، ئەگەر لە ئێوە دەست پێ بکەم سەرەتا پێشەوەی کە بچینە سەر ئەو کار و چالاکیانەی کە کراوە پێویستە چی بکرێت، ئەمەوێ ڕوانگەی ئێوە بزانم سەبارەت بە دۆخی ژنان لێرە بەدواوە لە ئەفغانستان لە سای دەسەڵاتی تاڵیباندا چی مانایەکی هەیە و چی دوا ڕۆژێک چاوەڕوانی ژنان دەکات لە ئەفغانستان؟ بەڵێ، سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم فرسەتە. هەڵبەتە بەپێی ئەو پرسیارە ئەگەر هەر ئاوە فرێک جوابت بەمەوانێ، یعنی بە کۆیلەکردنی ژنان واتە پاڵپێوەنانی ژنان بەرەو ماڵ، دەرەجە دوی و دەرەجە سێیکردنی ژنان، نردنەوەیان بەرەو ماڵ بۆ ممارەسەکردنی کاری ئەسڵی خۆیان کە وەک شتێکی باو لە کۆمەلگای پیاوسالارە کاری تۆکاری منداڵداری و ماڵداریە. سەرنەوەی هەموو مافێکی فرەسی خوێندن لە کچان و ژنان، کارکردن لە ژنان، تەنانەت ئەگەر بە شێوازێکی کەم لە هەنێم بواری سیاسی و کۆمەڵایەتی ژنان دەرکەوتبوو لە 20 ساڵی ڕابردووە، ئەو فرەسانە هەمووی ئەسەندرێتەوانێ و ژنان تەواو ڕەوانی ماڵەوە ئەکرێنەوانێ و لەژێر هەموو نیاز و پێداویستەکانی ژنان لەژێر ناوی بەپی پێوەری شەریعەتی ئیسلام و دینی ئیسلام ئەزماندا ئەکرێت و لەباری مەسائلە شەخسیەکانی شەوانێ ئەوەیە تا ئەگەڕێتەوە بە مەسەلەی زەواج، بە مەسەلەی تەلاق، بە مەسەلەی تێکەڵاوبوون، بە مەسەلەی هاتوچۆکردن، بە مەسەلەی جلوبەرپۆشین، هەمووی لەژێر سایەی چوارچێوەی شەریعەتی ئیسلام و دینی ئیسلامە تعریف ئەکرێتەوە و ژنان ئەو تۆسقاڵە ئازادیە کە لە ماوە کەمەی 20 ساڵەیە هەیان بۆ ئەوەشیان لێ ئەسەندرێتەوانێ و تەواو ڕەوانی ماڵەوە ئەکرێنەوانێ و ناهێڵن بە هیچ نەوعێ هەناسە بن فەزای، یعنی ئەکەونە ژێر ڕکێفی کۆنتڕۆڵی باوک و برا و کۆمەلگا و دەسەڵاتێکی کۆنەپەرستەوانێ کە پێوترێت دەسەڵاتی تاڵەبان و هەموو پێوەرەکانی ئازادی و یەکسانی ژنان لەژێر سایەی شەریعەتی ئیسلام و دینی ئیسلامە ئەزمەندە ئەکرێ و شتێک نامێنێتەوانێ کە ناوی ئازادی یەکسانیە تەمەتوعکردن بە ماف بە پێداویستیەکە با بڵێن حاڵاتەکانی ژنانەوە نامێنێتەوە، شتێک نامێنێ ناوی ئەوە بێت. ئەوە ئایندەیەکی زۆر ترسناک و ڕەش چاوەڕێ ژنان کچانی ئەفغانستانە بێ. ئەمە بەمانای ناردنەوەی ژنانە بۆ ماڵەوە هەڵبەت نوێنەرانی ئەفغانستان بەڵێنی ئەواندا کە ژنان دەتوانن هەم بخوێنن هەم بچنە سەر کارەوە، بەڵام لە بەرچاوگرتنی ڕێستا ئیسلامیەکاندا. زۆر باشە ئیشارە بەمە بێ. هەڵبەت ئێمە تەجروبەی ئێرانمان لەبەرچاوایە، ئەوانە هەموو هەڵخەڵەتانێکی ئاشکرای خەڵکە کە چکەمە ئیتیفاقەکە ئەمەی کە ئێستا ڕوویاوە ئیتیفاقەکە نەتیجەی فەشەلی سیاسەتی ئەمریکا لە منتیقەکە، ئەمریکا و بەریتانیا لە منتیقەکە و هێنانەوەی ئەم دەسەڵاتە تا ئەم گروپە تا کۆنتڕۆڵی منتیقەکە بکە و
هێز و توانایی لەبەر خەڵک نەهێڵێ، واتە هێزی مقاومەت سەرکوت بکە و بۆ سەرکوتکردنی مقاومەتی خەڵک و هێزی خەڵک تەنها بە هێزێکی ئاوا کۆنەپەرست و دواکەوتو کۆنەپەرست ئەبێت. بۆیە طبعا ئەوان بۆ ئەوەی چەواشەی خەڵکن، چەواشەی ڕێی عالەمی بکەن، وا لە خەڵگە گەێنن کە ئێمە ئیتیفاقمان کردو و ئەوان ڕێز لە مافەکانی ژنان بگرن، فرسەتی خوێندن کراوە بێ بۆ کچان و بۆ ژنان، فرسەتی کارکردن کراوە بێ. بەڵام ئەمە درۆیەکی ئاشکرایە، داوای لە بردنەکەم بەم شێوە قسامە درۆیەکی ئاشکرایە و ئێمە ئەم نمونەیەشمان لەبەر چاوە بۆ. ئێران باشترین نمونەیە کە هاتن بە ناوی ڕەهایی و ڕزگاری و سەرفرازی و جوابدانەوە بە نیاز و پێداویستەکانی خەڵک، حتا بۆ ماوەیەک ڕێگەیان هێزە کۆمۆنیستەکان، سۆسیالیستەکان، هێزە سکولارەکان حزوریان هەبێ دەرکەون. بەڵام هەر ئەوەنەی کە دامەزران و تۆزێ سەقامگیر بوون پشتی ئەو دەسەڵاتی خومەینی و دەسەڵاتی ئیسلامیە گیرا، کەوتنە گیانی خەڵک، کەوتنە گیانی خەڵک و یەکەم کەس کە هێرشی کرایە سەر و ماف و ئازادیەکانیان زەوت کرا ژنان بوون. بە هەزارها ژن گیرا، بە سەدان ژن لە زیندانە عیدام کراون و سیاسەتی قەرنتینیان بەسەرایان. ئەوە باشترین نمونەی زیندووە کە ئێمە بە چای خماوە. ئەمە یعنی من تێناگەم ئەم تاڵەبانە هەر تاڵەبانەکەی دوێنێ هیچ تێنە گۆڕاو خۆتۆ هەرسی لە میدیاکانەوە سەیرێکی شێواز و کار و کردەوەیان بکە لە ناو شارەکانە، لە ناو لادیەکانە، هەمویان بە شولکێکەوە هاتوونەتە ناو شارەکە و سیلاحێک بەشانیانەوانەیە کەون و تووتکەوتونەتە گیانی و خەڵکە، حتا ئەگەر خۆیان گەڕێنەوە سەر دۆخی ژنان و پێویستە چی بکرێت لە بەرامبەرە لە ئاسی نێونەتەوەیە. بەڵام ئەگەر ئێستا بێمە لای دکتۆرە جوان میرزاکە، ئێوە دەستان داوەتە کۆمەڵێک کار و چالاکی گرنگ لە ئاستی جیهانیتا و بانگەوازی بەشداری فراوانی خەڵکیتان بۆ کردووە. پێشەوەی کە بچنە سەر ناوەڕۆکی کار و چالاکیەکان، ئەمێ بزانم کە بانگەوازتان چییە، ئاماژتان چییە لێرەتە، دەتانێت بە چی بگەن؟ بەڵێ ئێوارەت باش بناگیان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی کەدا پێم و سڵاو و ڕێزمەیە بۆ هاوڕێ سەوسن. بەڵێ تۆ پرسیاکەەوە بکە ئێمە مەبەستمان چیە لەمەی کە ئەیکەین. ئێمە بەڕاستی یەکەم شت مەبەستمان ئەوەیە کە شەرعیت بە تاڵەبان نەدرێت، وەکو حکومەت، وەکو دەسەڵات. تاڵەبان ناتوانین شەرعیت بە مەجموعەیە بدرێت کە ئەمانە چەکدارن، ئەمانە لە عەقڵیەتی عەسرێکی 1400 ساڵەوە پێش ئەژێن. ناکرێت ئەمانە دەسەڵات بێنە سەر و ناکرێت ئەمانە بکرێن بە دەوڵەت. یەکەم شت ئێمە داواکارمان ئەوەیە کە شەرعیت بە تاڵەبان نەدرێت بە هیچ شێوەیەک، چی لە ناو ئەفغانستان چی لە دەروی ئەفغانستان. یعنی ئێمە داواکاریمان ئەوەیە لە هەموو ڕێکخراوە جیهانیەکان، لە هەموو ئەو ڕێکخراوانی کە لەسەر مافی مرۆڤ ئیشەکەن، لەسەر مافی ئاختان ئیشەکەن، بە هیچ شێوەیەک بتوانین ئێمە بڵێن چۆن قووەت کۆکەینەوە کە بە هیچ شێوەی بە تاڵەبان هیچ شەرعیتێک نەدرێت. بەڵێ زۆر باش. ئەگەر لە گەڵ سەوسەنە بەردەوام لەسەرەوەی کە ئەکرێت ئەم کار و چالاکیانەی کە ئێوەش لە بەریتانیا دەستان بۆ بردووە و ئەوەی کە هەوڕەجان ئاماژەی پێداکە بانگەوازی ئەوەی کە شەرعیت بە دەسەڵاتدارانی تاڵەبان نەدرێت، ئەکرێت لە بەکردەوە بەکوێ بگات؟ چونکە باز لەوە دەکرێت کە دەوڵەتێکی وەکو ئەمریکا ناچار بوو لە بەرامبەر تاڵیبانە چۆکدادا و شکست بێنێت. ئایا هەڵسوڕاوانی چالاکوانانی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان ئەتوانن بەکوێ بگەن لە منولانێکی ئاواستەقدا بەرامبەر بە هێزێکی وەک تاڵیبان؟ قسەکە لەسەر تەنها بزوتنەوەی ژنان نییە، چونکە ئێمە ئەگەر بمانێت ئەڵوگۆڕی بە وەزعی ژنانە بێنین، ئەمە بەشێکە لە بزوتنەوەی خەڵک، بزوتنەوەی کرێکاران، بزوتنەوەی هێزی کۆمۆنیست و سۆسیالیست، تەنها ژنان بەتەنیا نا. بەڵام یەکێ لەو شتانی کە پەیامی ئەم بزوتنەوەی ژنان و ڕێکخراوەکانی ژنانە لە دەرەوە ئەوەیە کە ئێستا ئەمریکا هەوڵی یاوە واقعاً بزوتنەوەی خەڵک، یعنی ئەم کارە بەم سورعەتە ڕوویە لە پڕ پاشەکشەی کردو، لە پڕ تاڵەبانی هێنا و لە پڕ کۆمەڵێ کەلیماتی بریق و باقەیە بە خەڵکەوە وعدیان ناوە وەزعی
نۆرمال برنە پێشەوانێ و ئازاتیەکانی خەڵک بسەلمێنن ئەمە شتێکە کە جێگەی باوەڕ نییە و ئەزانین ئەمە نەتیجەی فەشەلی سیاسەتی ئەمریکا لە منتیقەکەیە و تاڵەبانیش کە هاتۆتوانێ بە توانایەکی زیاتر و کۆتێکی زیاتر و زیاتر فۆکەسکردن لەسەر ئەو سیاست و ئەجێندا ئیسلامی شریعەتی کە خۆیان قەناعەتیان پێ هەیە پێیەنە پێشەوانە. بەڵام ئەوەی ئەکرێ هەڵبەت ئێمە یەکێ لەو شتانی کە ئەمانەوەی ئەوەیە کە هێزی مەکەوێتەوە خەڵک ژنان ڕێکخراوەکانی ژنان و ئەگەر سیرێکی میدیاکان بکەی ئەبینی ژنانێکی زۆر کە وەکو چالاکوان ئەڵێ ئێمە بەجێ ناهێڵین ئێمە لێرە ماوینەتەوە ئێمە هەوڵێین هێزی خۆمان ڕێکخین. من زۆر جارجۆم لەم شتانە بۆ کە ژمارەیەکی زۆر لە ئاکتیڤیست و با بڵێن چالاکوانی ژنان لە ئەفغانستانەوە لە میدیاکانم قسانیان بڵاو کردوتەوانە. یەکێ لەو شتێک کە زۆر زۆرورە مقاومەتی خەڵکە لە ئەفغانستانە کە بتوانن بوەستنەوە، چونکە تەنها هێزێک کە بتوانێت بەرامبەر تا تاڵەبان بۆسێتە هێزی خەڵکە مقاومەتی خەڵکە ئیتر بە ژنان و بە پیاوانەوانەیە کە بتوانن بەرگری لە خۆیان بکەن و بتوانن فەشەل جارێک ئەمریکا فەشەلی هێناوە فەشەل بەم سیاسەتەشی بێنن فەشەل بەم سیاسەتەی کە هاتووە زلهێزیەکە لە منتیقانە و فەرزی ئەو نوعچکە ئەمریکا ڕووکاتە ڕەک و چۆنەڵێن ئیسلام ڕووکاتە هەر شوێنە وێرانیەکە ئەمریکا ژوایە ڕووکاتە هەر شوێنی وێرانیەکە باشترین نمونەش عێراق بوو هەر پێی نایە عێراق وتی لە سەیا شەستی شیعەیە لە سەیاسی سونەیە لە سەیا ئەوەنەی کوردە لە سا ئەوەنەی تورکە هەرزوو دابەشی کردین و یانی بەیەکە چونکە ئەمریکا سیاسەتەکەی ئەوەیە کە مقاومەتی خەڵک دەرنەکەوێ هێزی خەڵک پەسیج نەبێت و بەرامبەر بە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە سیاسەتی هێزە ناسیۆنالیست و ئیسلامیەکان بوەستنەوانە لەبەرەوە ئەوەی کە زۆر زەڕۆرە لێرەیە تێی بگەین ئەمریکا نایەوێ وڵاتێکی ئارام دامەزراو نەتوانی بیکا لە ماوەی 20 ساڵە وەنە ئێستاش ئەوێ ئەوە دروست ببێ ئەوێ خەڵکەکان لە بەرامبەر یەکە ڕابگرێ خەریکی کە ئەوش بەرژەوەندی و سوود و مەسلحەتی خۆی لە منتیقەکەیە لە کاتێکا کە مباشر لە وڵاتە بۆ لە کاتێکشا کە لە دەرەوەی دەستی کەوێ یعنی ئەمریکا ئەکژواتە دەرەوانێ خۆ مایە پوچ ناچێتە دەرەوانێ حتمما بەرژەوەندی خۆی هەیە لە منتیقەکەیە و ئەمانە هەموو ئیتیفاقاتە کە کردویانە بە هەر حاڵ ئەوەی کە زەڕورە لەم نێوەیە بکرێ مقاومەتی خەڵکە کە ئەبێ بەرامبەر بە هێزی تاڵەبان بۆستنەوانێ و ئیرادە بدرێتەوە بە خەڵک کە ئەمە زۆر زۆر زەڕورە لەلایەکی تریشە ئەو کارانی ئێمە کە نۆرک و جوان ئیشارەتی پێەیە ئەوەیە کە ئەم دەسەڵاتە شەرعیەت وەرنەگرێ ئێمە هەوڵەیەین لە ڕێگەی دەسەڵاتدارانی ئەم وڵاتانەوە لە ئەوروپا لە وڵاتانی تر یا حتا نەک هەر ئەوروپا وڵاتانی شەرقی ئەوسەتیش کە ڕسمێت نێن بەم دەسەڵاتە پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ نەگیرێ و مەشلولی کەن واقعان کە حەسر کرا بەوەی کە تۆ دەوڵەتنی کە تۆ ڕسمینی کە تۆ هێزێکی تیرۆریستی و لە لیستی هێزە تیرۆریستەکانای و تۆ ژنکوژی و تۆ ئینسان کوژی و تۆ ناتوانی کۆمەلگایەکی مەدەنی و ئینسانی دامەزرێنی و بەم ڕێگەیە ئەگرێ لە پەیوەندیان و دەوڵەتەکانە ڕسمێتیان پێنەدرێ لەسەر ئاستی پەیوەندی دیبلۆماسی و اقتصادی لە وڵاتەکانی دنیادا ڕسمێتیان پێنەدرێ و مەش بە هێزی خەڵکە کرێ ئەبێ خەڵک بگەڕێمەوە لای دکتۆرە جوان کە هەردووکتان جەستانە سەرەوە کردەوە کە پێداگیری ئەوەی کە دەسەڵاتی تاڵیبان بە ڕسمی نەناسێنرێت وڵاتان ئەم هێز و ئەم دەسەڵاتە بە فەرمی نەناسن بەڵام ئەوەی کە من گوێبیستم لە با بڵێن وڵاتانی ئەوروپی ئەمریکی ئەوان ئەمان بە ئەرێنیترەزانن کە پەیوەندیەکە بێ لەگەڵ تاڵیباندا ئەگەر هیچ پەیوەندێک نەبێت و دوژمنکارانە بێت ئەوە دەوڵەتانی ئەوروپا ناتوان هیچ دەخالەتێک بکەن لە چارەنووسی ئەو وڵاتەیە بۆیە ئەگەر پەیوەندیەکە بێت و کە ڕەنگە ڕاستەخۆ یان ناڕاستە و خۆ دواتر ئەوەی لێ بکەوێتەوە کە ڕسمێت بیرە بە دەسەڵاتی تاڵیبان و هەر بۆ پێی کە پێشتر ئیتفاقی لەگەڵا کراوە ئەمە پرسم بۆچی ئەمە بەلای ئێوە گرنگە کە دەسەڵاتی تاڵیبان بە ڕسمیە ناسێنرێت بەڵێ پرسیارەکە بۆ منەوە بنارجان من حەزەکەم پێشی بسمە سەر جوابی ئەم پرسیارە وەکوی کە هاوڕێ سەوسن وتی ئەمریکا بەس یعنی وەکو ملاحەزەیەک ئەمریکا 20 ساڵ ویستی ئیسپاتی کە
کە چوە سەر ئەفغانستان ئەیویست کە من لە ئیرها بەدەم ئەگە بگرێنەوە بۆ ڤیددیۆی کۆنەکانی ئەمریکا یانش یەکی لە ڤیددیۆکانی کە من دۆنێ بینیم خێزانی جۆرج بوش ئەیبوت ئێمە ئەچین بۆی ئافرەتی ئەفغانستان زگارکرد ئەمە قسەی خێزانی جۆرج بوش بوو 20 ساڵەوە پێش هەمان شت قسەی خێزانی تۆنی بلێر بوو 20 ساڵەوە پێش ئەوەی ئێمە ئەچین لەبەر ئافرەتانی ئەفغانستان زگارکرد لە ئیرهاب دوای 20 ساڵ وەک هاوڕێ سەوسن وتی شکستیان هێنا کە بە قسەی خۆیان ئەمریکیەکان بە قسەی خۆیان ئەڵێن ئێمە 2.6 تریلیۆن دۆلارمان زەر کردو لەم شەڕە ئەم شەڕە هیچ لە قانجازی ئێمە نییە بایدن یەکی لە هینەکانی انتخابەتەکانی خۆی ئەوەی دیعاکی ئەو بوو بە هەڵ قەوڵیدا بە ئەمریکا وتی من قەوڵتان دەدەمێ کە انتخابات سەرکەوم لەم هەڵبژاردنە سەرکەوم بەرامبەر بە ترامپ مەڵەکانتان ئەگرێنەوە بۆ باوەشەکانی دایکی خۆیان یعنی ئەمە اتفاقێکی خوبەی خۆیانە 20 ساڵ دوای شەڕکردن ئەمریکا نەیتوانی لە منطقەکە دموکراسی بێنێت نەتوانی ئیرهاب لە ناوبەرێت نەشتوانی هیچ ئارامێ بۆ ئەو منطقە بێنێت وەکو سەوسن وتی بەڵکو ئەمریکا لایبن لە کۆڕۆنا زۆر خراپتر بکرێتە ناو هەرچی وڵاتێک یعنی پرش و بڵاوی ئەکاتەوە ئیرهابش زیاتر بەقوتر ئەبێ لە وڵاتانە ئەمە ئەفغانستانیە بەڵکو عێراق و وڵاتانی تریش بەڵکو لە عێراق یعنی تۆ هەر ئەمریکا خۆی لە عێراق ئەوە داعش ئەو چووە سەر مووسڵی داگیر کرد یعنی یەک لە سەرسەی عێراقی داگیر کرد لە ناو هەفتەیەکە خوار ئەمریکاشان لەوێ بوو یعنی ئەمریکا ئەوە ئیسپاتکە بۆ خەڵکی ئەو منتیقەیە ئەڵێ یا من یان دەسەڵاتی من یا قوتی من لە منتیقەکە یا سەر بۆ من دانێن یا ئەگەڕێنەوە بۆ سەر قەپی ئیرهاب یعنی دوو قەپێ لێرە یان قەپی ئەمریکا یان قەپی ئیرهاب ئێمە بەیەکی لەم دوانە هەڵبژێرن دێنەوە سەر باسوورەکەی تۆ پرسیارەکەی تۆ بۆچی مهمە کە تۆ شەرعیت بدەیت من ئەڵێم لەوە ئەترسی ئێمە ئێستا شەرعیت بدێ بە تاڵەبان لەوەش ئەچێ وابێ تاڵەبان دەڵێ فرسەتێ بدەنە من تاڵەبانی 20 ساڵەوە پێش نیم تۆ کەسێکی جارێ سەرڕیشی خۆت نهات نەتاشیوە جلەکان خۆت نەگۆڕیوە بەچی ئیسپاتێکی کە تۆ کەسێکی 20 ساڵەوە پێش نین هەر لە یەکەم ڕۆژ کە هاتنە سەر دەسەڵات پێشێ بچنە سەر قەسی جمهوری چونە سەر بانک لە قەندەهار نۆ ئافرەتیان لەسەر کار دەهێناوە دەرەوە ڕەوانیان کردە ماڵەوە 6 مەکتەبی ژنانیان داخست لە هەمان ڕۆژە 3 جامعەی ئافرەتانیان داخست هەمیان ناردە ماڵەوە لە یەکەم 3-4 ساعاتی کە هاتنە سەر دەسەڵات ئەمە تاڵەبانە بەڵام تاڵەبان نامەی پەیامی بۆ خەڵکی دەرەوەی ئەفغانستان ئەڵێ فرسەتێکم دەنێ من تاڵەبانی 20 ساڵەوە پێشتیم ئەمە خۆ خەڵەتانە وەکو سەوسن وتی ئێمە تەجروبەی ئێرانمان هەیە تەجروبەی ئۆردۆغانمان هەیە لە تورکیا وای ئۆردۆغان خۆی خەریکە هەمیسان جارێککە ئەو علمانەتەی کە دراوە بە تورکیا لە ساڵەکانی کۆن ئۆردۆغان ڕۆژ بە ڕۆژ ئەم علماتەرە بە مەقەس دانشی ئەیبڕێ لەسەر لە ئافرەتان ئەیبرێت و لە ئافرەتان کەمێکاتەوە ئۆردۆغان لە ئیتفاقی کوشتی ئافرەتەکان لەو ئیتفاقی ئینسیحابی باڵێ لەوە ئینسیحابی یعنی ئۆردۆغانش ئەوەتە ئێمە زۆر نمونەی دەسەڵاتی ئیسلامیمان هەیە ئێمە چۆن بڵێن ژەهری ئیسلامی سیاسیمان کێشاوە بەڕاستی ئافرەتانی منطقەکە هەمومان لە ئامێکە من هەستەکەم هەمومان لە یەک بەلەمین لە یەک بەلەمین ئەگە بخین چێ هەمومان پێکەوەی نەکەن جا لەبەرەوە ئێمە پەیامان بە هەموو خەڵکەکە ئەوەیە کە تاڵەبان بە هیچ شێوەیە نابێت شەرعیەتی بدێتە دوو ڕۆژتر شەرعیەت دێتە تاڵەبان من چی گرنتێکم هەیە شەرعیەت نادێتە داعشش کە داعش ئیستەش کە لە ئێمە هەر هەیە ئیستەش هەر بڵێ چۆن تۆزیشکە بەس فرسەت جاریشکە وەکو مار سەر هەڵهێنێت و ئەمجا زۆر بەتوانەترش لەبەرەوەی ئیسەر تاڵەبانی هەیە و ئەمجاش ئەکەون ئەو کاتە دووکان یەکەگرنەوە جا لەبەرەوە بە هیچ شێوەیەک ئێمە ئازادی خوازی یان وەکو سەوسن وتی نیقابەی کرێکاران یانش ئەوانەی مافی ئینسان ئێمە بە هیچ شێوەیەک قبول ناکەین و ئۆمێدەوارم کە نازم چندێک ئەتوانی ئەمە بکەین ئەم کەمپینێکی ئێمە دامانەوە چندێک ئەتوانی بکەین بەڵام هەوڵە دێن کە بە زووترین کاریان بە فراوانترین شت ئێمە بتوانین تەسیرکردنە سەر حکومات و سەر ئومەم متحیدە کە بە هیچ ڕسمیەک نەدرێ بە تاڵەبان بەڵێ کاتمان کەم لە بەردەستماوە بەڵام دوو پرسیار هەیە کە من پێم خۆشە وەڵامەکانی وەرگرمەوە گەر زۆر بە کورتی وەڵام بدەنەوە سەرەتا لە سەوسن سەلیم کە بۆ چوونەکەیە دەوترێت خەڵکی ئەو ناوچانە خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەفغانستان خۆیان کێشەیەکیان نییە لەگەڵ دەسەڵاتێکی وەکو تاڵیبانە هەر بۆیە تاڵیبان توانی وێتی بگێتەوە دەسەڵات چونکە لایەنگری خەڵکی لەگەڵا هەبووە ئەوان شریعەتی ئیسلامی پەیڕەو دەکەن کە خەڵکی ئەوێ خوار موسڵمان و کێشان لەگەڵیا نییە چیە؟ بڵێ بەڕاستی چاواشەکاری و درۆیەکی گەورەیە چونکە ئەگەر ڕاستم قسەیە ئەو بۆچی 1 ملیۆن هەر لە 2-3 ڕۆژی یەکەما 1 ملیۆن خەڵک ڕای کرد
ئەگەر واقعا قبولیانە من ئەڵێم هەموو هێزێکی بۆرجوازی هەموو هێزێکی ئیتر سەرکوت بێ ئیسلامی بێ ناسیۆنالیست بێ نیروی خۆی هەیە بەڵام ئەم نیرۆیە قرار نییە نیرۆیەکی زۆر گەورە بێن چونکە دائیمە ئەکسەریەت لە هەموو دنیا لە هەموو وڵاتێکا بە دوای فەزای ئینسانی و مەدەنی و سکولارەوەیە ئەمانیش نیروی خۆیان هەیە بە تایبەتی کاتێک کە لە شار دەرکرابوون لە حدود و لە لادیەکانە بە ئاشکرا دەور و نەخشیان هەبوو و تەسیریان هەبوو لەسەر زەینی خەڵکو و لاقەی ژنانیان کە یعنی بڵێن قەراریان لەسەر مەسیری ژنان ناوە و ئەگەر ژنانی غەڵەتێکی کردبێ درۆیەکی کردبێ شتێکی کردبێ خۆیان قەراری کوشتنیان ناوە ئەمە هەبووە بەڵام لە ڕاستیە ئەگە بگەڕێیتەوە بۆ دواوە وڵاتی ئەفغانستان لە ساڵی 60ەکان و 70ەکانە هیچ کەمتر نەبووە لە باری مەدەنیەت و سکولاریەت و بوونی مافی ژنان و یەکسانی لەگە وڵاتەکانی تری منتیقەکەیە ئەگەم مقارنەیەکی بە تورکیا یا بە ئێران ئەو کاتە کە کاتێ سەردەمی مەدەنیەت و ئیزدیهار و نەوعی لە پێشکەوتن بۆ لە منتیقەکەیە ئەوان کچانیان بە لێشاو چوونەتە زانکۆ خەڵک لە زانکۆ بووە مەسەلەن فرەسی کارکردن هەبووە تێکەڵاوبوون هەبووە سەفەر هەبووە ئێستاش ئەتوانی بگەڕێتەوە بیبینی ئەو دۆکیمەنتانە کە خەڵک چۆن مڕەفەح ژیاوە ئەمەی کە ئاوا ئەڵێن ئەمە هەمووی بەیتوبالۆرەی ئەمریکایە بۆی کاری چاواشەکاری بکەن بۆی خەڵک هەڵخەڵەتێنن بابگیان ئێمە بۆیە هاتیینە دەرەوە ئەو هێ زمانێ ناوچکە خەڵ ئەوەی ئەوێ بەڵام ڕاست نییە ئەمە اتفاقێکی سیاسیە حتا تاالبان خۆی دروست کراوە تاالبان لە ناوجەرگەی خەڵکی ئەفغانستانەوە نەهاتەوە دروست کراوە ئەم هێزە دروست کرا لە بەرامبەر بزوتنەوەی مەدەنی و ئینسان دۆست و کۆمۆنیستەکانە دروست کران و بۆ سەرکوت و بۆ چاواشەکاری و بۆ کبکردنەوەی ئەم دەنگە ئازاد و یەکسان خوازە کورتی بکەینەوە دەستی خەڵکی خۆیانەوان تاالبان هەڵنابژێرن بە هیچ نوع خەڵک ئیمانی هەیە خەڵک دینی ئیسلام دینی ئەکسەریەتە بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە ئەوان دینەکەی تاالبانیان هەڵبژاردووە یا دینی داعشیان هەڵبژاردووە خەڵک هەروە چۆن لە ئەوروپا خەڵک مەسیحیە خەڵک جوولەکەیە لەوێش عینی شت خەڵک مسلمانە بەڵام مسلمانێکی دەسەڵاتی تاالبان نین ئەمە فەرز کراوە ئەم هێزە فەرز کراوە بەسەر ئەفغانستانە و خەڵکی ئەفغانستان بە هیچ نوعەوە باشترین دەلیلیشمان هەرەوەی کابرا خۆی هەڵەواسێ بە تیارەیە سوور ئەزانەیەکەوێتە خوارەوە بەڵام ناوێت لە ژێرسایی ئەو دەسەڵاتەیە بێ یا مەسەلەن لە هەموو میدیاکان هاوارەکەن زۆر کەممان لە بەردەسان دوا پرسیار لە جوان میرزا کە کەسانێک نیگەرانی دۆخی ژنانی ئەفغانستان بن و ئەم کاروچارەکانی کە دەستی پێکردووە بانگەوەستان بۆیان چییە چۆن بتوان بەشدار بن لەم کاروچارەکانەدا بەڵێ بانگەوەزمە ئەوەیە هەروەکوی سەوسن وتی کە بە هیچ شوێ قبولی نەکەن بە هیچ شوێ ئەم حکمی تاالبان لە ئەفغانستان قبول نەکەن بتوان پێکەوە هێز کۆکەنەوە لە شارەکانە ئیسەوەکۆی سەوسن وتی ئەگەمانێتی کە لە چەند شارێک قبولی ناکەن ئەوە بتوان گەنجان ڕۆڵەکان ژن و پیا و ئازاد خوازیەکان کە هەستەکەم ئەوە زۆرە وەکو سەوسن وتی خەڵک ئیستا بەرومەدەنیەت ئەڕوا دوای 20 ساڵ لە ئەفغانستان بژێ کە فەیسبوکیان تاقیکردەوە تەکنۆلۆژیان تاقیکردەوە ژن چوە سەرکار ژن توانی تەوزی بێژن بۆ دکتۆرە ژن چوە دەرەوە ژن سواری تیارە بوو فڕی ئەمانە جارجکە بگرێنەوە بۆ کاتێکی 1600 ساڵەوە پێش من تەسەور ناکەم خەڵک ئەگەر خۆی بە ئازادانە هەڵی بژێن هیچ کەسێ تاالبان هەڵ نابژێرێت خۆیان بتوان ئەگە خۆیان یەک گورتوو بن بتوان خۆیان یعنی ئەم دەسەڵاتە چەکدارە دەرفەتی دەری وڵاتی کەن بیان نەگەن بەسەر شەخەکان خۆیان چەند ساڵ لە شەخەکان باون بیان نەرنەوە یعنی لە شارەکان دەربەدەریان کردن من هەستەکەم هێزەکان ئەگە بتوان یەک بگرین بەشەتی یەک گورتوو بن لە ژن و لە پیاوە و لە ئازاد خوازەکان بتوان ئەمە ئەتوانن بشکن بەس یەک گورتوو بکەی ئەتوان دەسەڵاتێکی تەواو دروستکەی دژ بەم ئیرهابی تاالبانیا دەربەدەریان کردن لە سارەکان دەریان کردن بیان دەرنەوە بۆ شاخ و داخەکانیان بەڕیش و سیمێڵ و شتەکانی خۆیان و وەکو ئەشکەوتانی خۆیان کە چۆن ژیان ئاها بژێنەوە ئەمە بەڕاستی لەو پشگیری عن هەموو ئافرەتانی ئەفغانستانەکەی بە ئێمە بە هەمومانەوە بڵێ
زۆر سپاس بۆ ئێوە دکتۆر جوان میرزا و سەوسن سەلیم هەڵسوڕاوانی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان کە توانیتان لە بەرنامەکانی ئەمڕۆ پێشەنگ تیڤیدا بەشدارم لەگەڵماندا. وچارێک دەدەین و پاشان هاوکارم سەبارەت بە سەردانی ماکرۆن بۆ کوردستان چاپەکەوتنێک لەگەڵ محسین کەریم ئەنجام دەدات. لەگەڵمان بن. بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤی لەلایەن منیشەوە سڵاوتان لەبێت. هەر وەک هاوکارم ئاماژەی پێدا سەبارەت بە سەردانی ماکرۆن بۆ هەولێر چاوپێکەوتنمانە بێت لەگەڵ محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر. محسین کەریم ئەم کاتت باش. سەرۆکۆماری فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن سەردانی هەولێری کرد و لەگەڵ کۆمەڵێک لە بەرپرسانی حزبی و حکومی هەرێمی کوردستان کۆبووە. سەرەتا پێم خۆشە بە شێوەیەکی گشتی بۆ چوونی ئێوە سەبارەت بەم سەردانە بێبیستم دواتر کۆمەڵی پرسیاری ترمە بێت. فەرموو. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و ڕێز و سڵام بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. بە بڕوای من سەردانی ماکرۆن لە هەلومەرجێکە کە هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان پاشکشاکاوە بە جۆرێک بۆشایەکی سیاسی لە ناوچەکە وا دەرەکەوێت کە بۆشایەکی سیاسی دروست بووە و ماوەیەکی زۆری شەخۆتان ئەزانن کە مەسەلەی سەرهەڵدانی ئەوروپا و دەرکەوتنی و هێزێکی جیهانی بۆتە مەسەلە ئەسڵیەکان و بنەڕەتەکانی ئەوروپا و بە تایبەتی فەڕەنسا لەم هەلومەرجەیە کە وەکوتم قسە لەسەر گەڕانەوەی هێزی ئەمریکایە قسە لەسەر بە جۆرێک هەتا جێهێشتنی ناتۆیە نەک تەنها ئەمریکا ناتۆیە بۆ ئەفغانستان لەم هەلومەرجەیە هەموو سەرنجەکان بۆتە سەرەوەی کە عێراقی بەسەرێت هەلومەرجی عێراقی بەسەرێت ئایا بارودۆخی سیاسی عێراق هەمان شێوازی ئەفغانستان هێزەکانی ئەمانی کە دەوریان هەیە لە عێراقا ئەمریکا و هێزەکانی دیکایە کشێنەوە چی ڕوونایات بەبرام لەم هەلومەرجەیە کە ماکرۆن سەردانی کوردستان و بە جۆرێکیش عێراقەکە دیارە بەپێی هەواڵەکان زۆرتر تەرکیزەکەی لەسەر کوردستان بۆ بینینی بەرپرسانی هەرێم بووە. بە بڕوای من پێگەی کوردستانی عێراق و عێراق پێگەی جدی گرنگی سیاسی جیۆپۆلیتیکی و ئابووری هەیە. ینی ئەم ناوچەیە دیقەت بن لە ماوەی 50 ساڵی ڕابردووە هەمیشە ناوچەی نفوز و دەسەڵاتی غەرب بووە سەربارێک لە دەورانێکە بەشێک لە با بڵێن دەسەڵاتی عێراق حکوومەتی عێراق بە جۆرێک نزیکاتی لەگەڵ سۆڤێت و لەگەڵ رووسیا بۆ بەڵام هەمیشە پەیوەندێکی ڕاستەوخۆی لەگەڵ ئەوروپا و بە تایبەتی فەڕەنسا بوو. ئەمێ بڵێم کە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە جێگەی سەرنجی ئەوروپا و ئەمریکا بۆ تایبەتیش ئەوروپا لەم هەلومەرجە تازەی کە باس بکەم مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان. هاتنی ماکرۆن بە بڕای من ئەو پەیامە ئەگەیەنێ کە ساڵێ لەمەوە پێشگەر هەڵەنا بم ماکرۆن باسی لەوە کرد کە ئیتر پێویست ناکە ئەوروپا پشت بە ئەمریکا بەسێت بۆ دیفاعکردن بۆ بەرگری لە خۆی و بە جۆرێک باس ینی بە جۆرێک ئیشارەتێکی زمینی بۆی کە ناتۆ کۆتایی پێاتوە ئەبێت ئەوروپا بیر لە هێزی پاراستنی خۆی بکاتەوە. من پێم وایە ئەمە جۆرێک لەم هەوڵانەیە کە ئەوێت فەڕەنسا لە ناو کێشمە کێشە جیهانیەکانە لە ناو دەرکەوتنی قوتب و بلۆکە سیاسی و اقتصادی و ئیمپریالیەکانی جیهانە فەڕەنسا ئەوروپا جێگەی کاتەوە بۆ خۆی و بە تایبەتیش فەڕەنسا جێگەیەکی هەبێت. ئەمە بە بڕای من لێوە سەر چاواگرێت و پەیامێکیشە بۆ عێراق بۆ بەتایبەت هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان لە دوای ساڵینەوەیەکەوە بە جۆرێک منطقەی نفوزی غەرب و ئەمریکا بووە. ڕاستە بە جۆرێک ئێران دەوری هەیە لە کوردستان عێراقەوە تورکیا دەوری هەیە لە کوردستان عێراق بەڵام بە شێوەیەکی گشتی لەباری ڕسمی و سیاسیەوە لایەن حکوومەتی کوردستانی کوردستان و هەتا بە جۆرێک لەناو بۆچوونی گشتی خەڵک کوردستانیش بەداخەوە هێشتا ئەو تەسویرە سەلبی و خراپەی لەسەر ئەمریکا و لەسەر ئەوروپا و هێزی ئیمپریالیستی داگیرکرد بەرژەوەندی خوان لەبەر قاتی بەرژەوەندی خوان لەم ناوچەیە بنوە مەسەلەیان کێشیانێک کارەسات ڕۆیە بۆ خەڵکی ئەم ناوچەی هێشتا ئاوان نابینێ بەڵکو بە چاوێکی
جۆرێک لە ڕێزەوە سەیری ئەوروپا و بە چاوێکی ئومێدەوە لە ئەوروپا ڕوانم پێم وایە کە ماکرۆن ئێوەدەم پەیامە بگەێنێ کە کوردستان عێراق شوێنی سەرنجی ئەوانە و ئەتوان نەخش و دەوری جدیانە بێ بە تایبەتی لەم هەلو مەرجا کەوت شانە هێزەکانی ناوچەکە بۆ بە مەسەلەی ڕۆژ. ئەگەر کەمێ بگەڕینە دووەوە بۆ تەموزی 2011 واتە چەندمان پێش ڕووداوەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتری و لە یادی شۆڕشی فەڕەنسایە قۆنسوڵی فەڕەنسا فریدریک تیستۆت ببوورە لە هەولێر ڕاستەوخۆ بە بەرزانی وت کە فەڕەنسا پشتیوانی ئەو دەسەڵاتدارانە ناکات کە ئازادی پێشێلەکەن. ئەمە ئەو کاتە بۆ مای ئەحراجی بۆ پارتی و بۆ بەرزانی و لەلایەن زۆرێکیش لە چالاکەوانەکانەوە ستایشی ئەم هەڵوێستەی فەڕەنسا کرا. بەڵام لە 10 ساڵی ڕابردوودا هەم سەرۆک کۆماری پێش و فرانس هۆڵاند و ئێستش ماکرۆن سەردانی کوردستانیان کردەوە و لەگەڵ بەرپرسان و خودی بارزانی کۆبوونەوە. ئایا هەڵوێستی فەڕەنسا گۆڕاوە یا خود پێشێلکردنی ئازادی لە کوردستان کەم بۆتەوە؟ بەزانین چۆنە بە بڕای من ئەو دەوڵەتانە هەمیشە حسابی بەرژەوەندی خۆیانەکەن. ئەوروپا فەڕەنسا ژۆک وڵاتێکی وەکو دەوڵەتێکی سەرمایه‌داری وەکو وڵاتێک کە دەورانێک یەکێک بە لە هێزەی پیاسەکانی دنیا و ئێسەژێکێکە لە قوتبە ئاساسی اقتصادی و سیاسەکانی ئەوروپا و دنیا بە شوێن بەرژەوەندی خۆیەتی زۆر تەبیعیە لە کاتێکە کارخانە دەسەڵاتدەگری هاوکاتیش پێوەنی لەگەڵیا هەبێت. ئەوە سنەرێک لە سیاست و لە دیپلۆماسەتی سیاسی پێڵێن مەسەڵەن هیچ پێچوانە نیە لە کاتێکە کە فەڕەنسا دیفاع لە حکومەتی هەرێمەکەوە دیفاع لە ئیستیقلاڵێکی سیاسیەکە کە لەژێر سای تاڵبانی و بەرزانی و بنەماکانی ئەوانە لە کوردستان تەمین بۆ دەخالەتی ئەوان تامینەکە بۆ ئەوەی کە لە کوردستان عێراق دەور و نەخشیان بێت لە عێراق بە تایبەتی فراوانتر دەوریانە بێ طبیعیە کە هاوکاتیش پیان بڵێ و کارەشتان خراپەوە بەڕای من مەتەلەکە لە ڕوانگەی ئەوە نییە کە حتا فەڕەنسا دیفاع لە ئازادی بیر و ڕاکە یاوەی کە قسڵی فەڕەنسا دیفاع لە ئازادی بیر و ڕاکەوانە جۆرێک بەڕوان کەرەستەی تەبلیغاتی و پروپاگاندەیە کە ئەوان هەمیشە پێویستیان بۆ بە تایبەتی ئەوروپا پێویستی بەم کارتی مافی مرۆڤە کە بەکاری بێنێ لەگەڵ چ دۆستەکانە چ نەیارەکانە بۆی کە بتوانێت فشاری زیاتیان لەسەردا بنێەوە مەرجەکانی خوانی بەسەرا بچەپێنێ. ئەمە بە بڕای من هیچ تەناقوزێکی هیچ ناکۆکێک نییە لەگەڵەوەی کە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمە نزیکاتی بکەوە تا فەرشی سووریشان بۆ ڕاخرەوە گەر دیقەت بن هەمیشە لە ساڵانی ڕابردووە بەرپرسانی فەڕەنسا پێشوازیان لە بەکاربەدەستانی کوردستان کردووە چ بۆی کە هاتون چ بکە دەعوەتیان کردوون سەردانی فەڕەنسا بکەن. من پێم وایە کە بەرژەوەندی فەڕەنسا لە ناوچەکە و لە عێراق و کوردستانە لەگەڵ حکومەتی هەرێمە لەگەڵ بنەماڵی تاڵبانی و بارزانانی لەگەڵ دەسەڵاتێک کە هەیە و ئەوان بەرژەوەندی بۆرژوازی فەڕەنسی تەناقوزێکی نییە لەگەڵ ئەم دەسەڵاتیەوە بەبڕای من مەسەلەی مافی مرۆڤ و مەسەلەی ڕقنەکان و بە تایبەتی لە لومەرجی وەکو باسان کە حەڤەی شوباتەکە خەڵباتە هاتووە سەرجادا طبیعیە کە وەکو هوشداریەک بە دەسەڵات بڵێ کە ئەو کارە مەکەن. ئەوە بەبڕای من ینی لە فشارێک زیاتر شتێکی کەنیەوە هەنگاوێک ناچێت بە وڵاتەوە دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان. هاوڕێم حسن ئەم سەردانەی ماکرۆن لە دەستگا ڕاگەاندنەکانی پارتی زۆر بەرجەستەکرایەوە وەکو دەستکەوتی گەورە باسکرا. ئەمەیە بپرسم کە گرنگی ئەم سەردانە لە چیایە بۆچی هێندە بەرجەستە کرایەوە لە کاتێکا کە ئەمە لە سەروبەندی سیوێکی ئاپدا بوو؟ ئەزانین چۆنە پێم وایە کە پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی کە ئێستا دەسەڵاتی ئەساسی حکومەت هەرێمی بەدەستە و سەردانەکەی ماکرۆنژەگە دیقەت بن زۆرترین ئەوانی بینیوە چ سەرۆکی هەرێم کە نەچل بارزانیە چ سەرۆکی حکومەت کە مەسعود بارزانیەوە بە تایبەتی سەردانی مەسعود بارزانی کردو. بە بڕای من نەوێک ئەمە قسەیدانە بە پارتی و حکومەتێک کە پارتی دروستی کردو. ئەمە بۆ پارتی مهمە بە تایبەتی دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دوای ئەنجامدانی ڕیفراندۆمێک کە مەسعود بارزانی خۆی وەکو خاوەنی ئەو پرۆژەیە بەیان کرد و شکستی هێناوە کۆمەکێکی گەورە کرا لە ڕیفراندۆم و ئەو بکە بە هێرشی حەجی شعبی بە پشتیوانی دەوڵەتی ئێران هەتا تورکیا و بە جۆرێک بە چاوپۆشی و نەوێک لە ڕازیبوونی ئەمریکا و ئەوروپاش حەجی شعبی هێرشی کردە هێرشی سەر شارەکانی کوردستان و کەرکووک و ناوچەکانی ناوچە جێراوەکانی ئەوانی داگیر کردەوە. لەم هەلومەرجە تاوان پارتی لە ژێر فشارێکی هەم خارجی بۆ هەم ناوخۆی فشارێکی خارجی بۆی کە پێی زیاتر لە بەڕەکە درێژ کردبووی کە بۆی دانرابوو و هەم ناوخۆی ئەو کە
بەشێک لە هێزەکانی کوردایەتی و ناسیۆنالیزم و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئەو پارتی نەچوو بنە پشتی تەلحەکە یا بە جۆرێک بە دوودڵیەوە ڕۆشت بوون بۆیە کاتێک ئەو پرۆژەیە شکست دەخوا پارتی لە دوو لاوە لەژێ فشارە بوو هەم ناوخۆی لەژێ فشارە بوو هەم دەرەکی بەڵام ئەمە سەرباری چەند دەستکەوتی تر کە پارتی بە بڕای من لە دەورانی پێشوا بەدەستێناوە و پێگەی خۆی لە ناو عێراق و کوردستانە زیاتر پتە کردووە لە بەرامبەر هێزەکانی ناریاوە هەتاوانی کە بە جۆرە دۆست و شەریکی حکومەت لەگەڵیا ئەمەش بە بڕای من ڕووداوێکی گەورەیە مەسەن لە دوای بە تایبەتی پێشوازیکردن لە نێچی بارزانی لەلایەن حکومەتی ئێرانەوە ڕاستنی فەرشی سووربۆی بە بڕای من دەستکەوتێک بۆ پارتی معلومە دەستکەوتێک بۆ پارتی بەڵام ئەوەی کە ئایا چەند ڕەتی بە خەڵکی کوردستانەوە بە مافەکانی خەڵکی کوردستانەوە ئایا بەڕاستیمە دەستکەوتی خەڵکە واقعی خەڵکی کوردستان شانازی پێوکان پێم وایە کە نەخێر ئەمە دەستکەوتێکە بۆ پارتی وەکو دەسەڵاتێکی سەرکوتگەر دەسەڵاتێکی چیناتی دەسەڵاتی بۆرژوازی کورد کە دەسەڵاتەکەی لەسەر بنەمای بێکاری هەژاری بێمافی وە سەرکوت و خەفەکردنی هەموو دایکی ناڕازی ڕاوەساوە بۆیە هەرچەندە ئەم حیزب ئەم دەسەڵاتە بەهێزتر بێ پشتوانی فراوانتر بێ معلومە کە لە زەرری خەڵکی کوردستانەوە خەڵکی کوردستان لەو قازانج ناکە بەڵام دڵنیایەوە بڕای من لەوە پارتی سوودی وەرگتووە حتمما لە بەرامبەر هێزەکانی هێزە کوردیەکانی تایەکێتی و گۆڕانەوەی کەشامە پێشەویەکە بۆ پارتی ئەنووسێتوە دەستکەوتێک کاچێتە گیرفانی پارتی بۆیە بە هەڵا ئیعلامەشی لەسەر دروست کردووە وەکو دەستکەوتێکی سیاسی دیپلۆماسی بۆ خۆی و بۆ پارتی بۆ بنەماڵی بارزانی لە قەڵەمیات هاوڕێ محسن ماکرۆن لەوتەیەکە بەجیا لە باسی دۆستایەتی گەلی فەڕەنسا و کوردستان ئاماژەی بە هاوکاری فەڕەنسا کرد لە جەنگی دژی داعش لە مەسەلەی ئاوارەکان لە پاڵپشتی بۆ ئارامی و سەقامگیری و هەروەها نەخۆشخانەی هەڵەبجە وەکو هەنگاوی ئایندا ئەم هاوکاریانە چنێک واقعین و مەبەست چییە لێی لە پێناو خەڵکی کوردستانایە؟ ئەزانیت چۆنە من پێشتر باسم کردم ئەم ناوچەیە هەمیشە بە جۆرێک مەنتقەی نفوزی غەرب بووە ئەمە جانبێکەتی لایەنێکی کەش بیرمان نەچێ ینی ئەوروپا ڕاستەوخۆ تەماسی تا جغرافی لەگەڵ عێراق و لەگەڵ ئەم منتقەی شەرقی وسەتا هەیە تەماسی جغرافی بەوەی کە هەر ئاڵوگۆڕێکی سیاسی هەر پشێوێکی کۆمەڵاتی و سیاسی هەر قەیرانێکی ئابووری و تێکچوونێکی ئابووری لەم ناوچەیە و بە تایبەتیش کە منتقەی وزەیە ئەم ناوچەیە منتقەی کەندا و منتقەی ناوچەی وزەیە هەر جۆرە نائیستیقرارێکی سیاسی لەم ناوچەیە هەر جۆرە شەڕ و کێشمەکێشێک لەم ناوچەیە ئەتوانێت جۆرێک دوودڵی دڕدۆنگی بۆ ئەوروپا دروست بکەوە نەوێک لە سەرێشە بۆ ئەوروپا دروست بکە بۆیە بە بڕای من ئەوان بە تایبەتی وتم فەڕەنساوە دەوری پێشەوی ببینێ لە بۆ ئەوروپا بۆیە مەسەلەی هاوکاریەکانی ئەوان مەسەلەی کۆمەکردنیان هەتا مەسەلەی بەشداریان لە شەڕی دژی داعش بۆ ئەوە بووە کە بتوان ئەو خەتەر لە خوان دوور خەنەوە نەوێک استقرار لە منتیقا هەبێت و هەتا بتوانن با بڵێن بە جۆرێکی پێش بۆگرن کە چەند باری سیاسی ئەم ناوچێت تێک بچێت چەند کێشە لە ناوچابێ ئەوە هەتا ئەگەری ئەوە هەیە کە خەتەری تیرۆر بۆ ئەوروپا زیاد بکە مەسەلەن ڕەوتە تیرۆریستەکان گەشە بکەن خەتەر لەسەر ئەوروپا ئمە بینیمان لە دەورانی داعش لەناو قەلبی لەناو دڵی ئەوروپا تەقینەوە ڕوویان و بێجگەلەوە بینمان نەچێ مەسەن هەموو جۆرە نائیستیقرارێتی کە منتیقەیە شەپۆلێکی فراوان لە کە بە سەدان هەزار ئاوارە ڕوو لە ئەوروپا کامانە بێ بە فشارێک و کێشێک بۆ ئەوروپا بۆیە بە بڕای من ئەوان ئەیانەوێت دۆزەکە لە ماڵی خۆمانە با بڵێن کپ بکەن خەفەی بکەن و نەچێتە دەرەوە ئەمەی ئەو چەند ملیۆن ئەگەر دۆلار هاوکاری کەوانێکن بە بڕای من لە چاو ئەو بەرژەوەندیە فراوانی کەوانیان لە ناوچەکەیەوە ئەتوان لە ڕێگەی دەخالەتی ڕاستەوخوان لەم ناوچەیە خوان بپارێزن دەسەڵاتیان پارێزن بەرژەوەندی ئابووری و سیاسیەکان پارێزن پێگەی جیهانیان بپارێزن و پێگەی ناوچەی خوان پارێزن بە بڕای من ئەتوان بەشتێکی زۆر ناچیز و کەمە هیچ نییە و ئەبێ حتمما ئەم جۆرە لە نوعێک لەم هاوکاری ئەگەر نابین هاوکاری سەخاوەتمەندانە بکەن لە بەرامبەر بەژنەتی گەورەتر کە ئەوانەیانە بۆی کە لەم ناوچە استیقرارێکی سیاسی بێ و نوعێک لەو با بڵێن تێکچوونی شیرازەی کە لە ئاسی کۆمەڵاتی سیاسی و جەنگیا دروزە بێ بتوان کۆنتۆلی بکەن و پشتی ئەماگرە ینی نەپەڕێتەوە بە ئەوروپا بەبڕای ئەمەی نەکانیانە ئەوەی کە لە جەنگی دژی داعش بەشدار بوون هەمان سیاستەوەی کە هاوکاری پێشمەکە هەمان سیاستە بە جۆرێکانە ئەم منتیقەیە استیقرارێکی سیاسی تیا بێت و بتوان بەم شکڵە خوان پارێزن لە هەر باڵێن کاردانەوەیە کە ڕەنگە تێکچوونی بارودۆخی سیاسی ئەم ناوچەیە نەقلی بکە بۆ ئەوروپا. محسن کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر سپاس کە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش بژین.
بینێرانی عزیز وچانێک و پاشان هاوکارم لەسەر هەڵبژارنەکانی عێراق لەگەڵ تاهیر حەسەن بەردەوامە بێ لەگەڵتان. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازی پێشنگ تیڤ هەروەکو بەرنامەکانی ڕابردوو تا وەکو کاتی هەڵبژاردنەکانی عێراق هەر جارە و بابەت و تەوەرێکی جیاوازی لایەنێکی ئەم هەڵبژاردنە تاوتوێ دەکەین. ئەمڕۆژ تاهیر حەسەن میوانی بەرنامەکانمانە و چەندانێکی تەوەری تری ئەم هەڵبژاردنەی عێراقا بەڕێوەی تاوتوێ دەکەین. تاهیر حەسەن ئێوارەت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەمڕۆ پێشنگ تیڤدا ئامادە بیت. زۆر سپاس. ئەمێ لەو پرسم کە ئەم حیزب و لایەنانی کە لە عێراقدا لەسەر ساحی سیاسی وجودیان هەیە ململانێ و کێشمەکێشی زۆریان لە نێو یەکدا هەیە، بەڵام کاتێک کە دێتە سەر پرۆسەی هەڵبژاردنەوە هەمویان لە یەک خاڵە هاوڕان، ئەویش هێنانی خەڵکی بۆ سەر سندوقەکانی دەنگدان، هەمویان پێکەوە لەمەیە هیچ کێشێکیان نییە کە بانگەوازی خەڵکی بکەن بەشداری هەڵبژاردنەکان کە سەربەخۆ لەوەی کە دەنگ بکێ هەڵبەت بانگەشە بۆ خۆیان دەکەن، بەڵام لەم خاڵەدا هەمویان هاوڕان. هۆکار چییە؟ چی شتێک کۆیان دەکاتەوە کە ئەم بابەتە هیچ گرفتێکیان نەبێت بۆ ئەوەی کە خەڵکی بێنە سەر سندوقەکانی دەنگدان؟ ئێمە زانین کە ئێستا ئەم هەڵبژاردنێک کە خۆیان ناویان ناوە هەڵبژاردننی پێشوەخت، یعنی کۆتایی هێنانە بە حکوومەتێک کە حکوومەتەکەی کازمیە کە لە دوای ڕوخاندنی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیەوە لە ساڵی 2009 کە بەهۆی شۆڕشی وهاتنە مەیدان و خرۆشانی جەماوەریش خەڵکی عێراق ناوەڕاست و خواروی عێراقەوە هاتە پێشەوە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی ڕووخا و سەرنجام حکوومەتێکی مۆقەت دروست کرا بە ڕابەرایەتی کازمی، بەڵام هیچ ئیعتیبارێکی قانونی و شەرعی نییە. بەم شێوەیە ئێستا ئەم هەڵبژاردنیان ناو هەڵبژاردننی پێشوەخت بەرحەڵ دەیانەوێت کۆتایی بە هەلومەرجێکی موقت بێنن و هەمویان بەیەکەوە لە بەتاڵانبردن و لە دابشکردن ئەوەی کە پێڵێن شێکی دەسەڵات لە عێراقدا لە فەرهود و بەتاڵانبردنی دەسەڵاتدا سەرۆت و سامانی کۆمەلگایە تەبەن هەمویان یەکینیان هەیە. بەڵام ئەگەر تۆ تماشای جەوهەری ئەمانەکە کە ئێستا لە کێشمەکێش و ململانیان بۆی کە دەسەڵاتی سیاسی بگرن و هەر یەکێ لەمانە بەشی خۆیان بەرن جارێ بە هەر پێش ئەوە کە مەسەلەی هەڵبژاردن ئێسەیت لە دنیادا بە بڕای من زۆر لێکدانەوەیکی عجایبی ناوێ کە بە هەڵبژاردن تۆ ناتوانانی ئاڵوگۆڕ لە کۆمەلگادا پێک بێنی بە تایبەت لە دیموکراتیکترین وڵاتی دنیا خەڵک بەو نەتیجەیە گەیشتووە کە ئاڵوگۆڕی ڕیشەی لە ژیانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی کۆمەلگەدا بەم 4 ساڵ جارێک لە هەڵبژاردننی سیستمی پەرلەمانیا هیچ شتێک بە وجود نایە. هەر بۆیە ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردنەکانە لە دیموکراتیکترین وڵاتی دنیای هاتۆتە خوارەوە. تازە بە وڵاتێکی وەکو عێراق کە پڕپڕە لە میلیشیا لە کوردستانی عێراقەوە بگرە بەهێزەکانی 70 و 80 و دەسەڵاتی دزرەتیرۆر و تاگاتە ئەو هەموو هێز و میلیشیانەکە جمهوری ئیسلامی و سەر بە جمهوری ئیسلامی وڵاتانی دەوروبەر دروستیان کردووە کە حکوومەتێکی کازمی ناتوانێت تەنانەت وەزارەتەکانی خۆی لە ناوچەی سەوزیش بپارێزێ لە ئاوها کۆمەلگەیەکە و لە ئاوها هەلومەرجەکە مەسەلەی هەڵبژاردن تەنیا گاڵتەجار نییە، هیچ شتێکی تر نییە. بەڵام یانەوێت کۆتایی بەو وەزعیەتە بێنن کە ناویانەوە حکوومەتێکی کاتی، حکوومەتی دوای ڕوخاندنی دوای
پاشەکشەکردنی حکوومەتەکەی عادل عەبدولمەجید و هەر یەک بە شوێن ئەوەن کە بتوانن ئیمتیازاتی زیاتر، وەزارەتی زیاتر، تاڵان و بڕۆیی زیاتر، جێگەورێگەیان لە بەتاڵان بردی لە کۆمەلگەی عێراقا زیاتر برن. بۆ ئەمە پێویستیان بەوەیە کە خەڵک لە تەوەهم و خۆشباوەڕیان ڕابگرن و هەچی درۆ دەلەسە هەیە لەم کاتەیە ئەیخەنە نێو بازاڕی ڕەواجی پێ ئەدەن بۆی کە دەنگی خەڵک بەدەست بێنن قانونیەت بن بە دەسەڵاتێک دوایی بڵێن ئەوە دەسەڵاتی ئێمە حکوومەتی مۆقەت نییە، حکوومەتی کاتی نییە، حکوومەتێکی هەڵبژێڕاوی خەڵکە بە هەرحاڵ سەر قفڵانەی ڕێی خەڵک وەرگن بۆ دەسەڵاتێکی مافیایی کە هەیەە کە هەرەوەیە کە هەیە ئەمە هەر دەسەڵاتدارەکان نین، یعنی زۆرێک لەو لایەنانەی کە ما بڵێن لە حکوومەتە بەشدار نین، بەڵام بەشداری هەڵبژاردنەکەن ئەگەر لە لایەنەکانی حکوومەت تونگتر بانگەوازی بەشداری خەڵکی نەکەن بە هەڵبژاردن کەمتر نایکەن. لە کوردستان بۆ نەوەی نوێ زۆر جەخت لەوە دەکەنەوە کە خەڵکی بچێت کۆتایی بێنێت بەم دەسەڵاتدارانە و هەڵبژاردن و دەنگدان بە لایەنەکانی تر، لایەنەکانی ئەوانە ناکە ئێستا لە حکوومەتان دەنگ بن بە لایەنی تر بە ئەحزاب و تەیاری تر بۆ ئەوەی کە بتوانێت ئاڵوگۆڕ لە دەسەڵاتدا بکە. ئەم هێزانانی کە خۆیان لە حکوومەتانین بۆچی بە هەمان ئەندازە بەم گەرم و گوڕێ و بانگەشەی خەڵکی دەکەن بۆ بەشداری دا هەڵبژاردن؟ تۆ باسی نەوەی نوێکە، من باسی ئەحزابێکە لە کوردستانە بەشداریەکەن لەگەڵ ئەحزابێک کە لە جنوب وەسەتی عێراقا هەندوو بە شوێن دوو ئیستراتیژی جیاوازەوە. ئەوەی کە لە ناوەڕاست و خواروی عێراق لەو میلیشیا جۆرا و جۆرانەی کە هەن هەموو کەسێک ئەزانێت کە هیچ کەسێک ناتوانێت بە دەنگدان ئەم ئەلومەرج و ئەم قەیرانە سیاسی ئابووری حکوومەتی کە لە عێراقا هەیە و 18 ساڵە درێژەی هەیە هیچ کەسێک هەموو کەسێک ئەزانێت کە بەم هەڵبژاردن ئەمە ناگۆڕێت. تۆ تەماشاکە لە نێو شاری بەغدایە حکوومەتێک لە ناوچەی سەوز هەیە بەڵام میلیشیایەکی قەبەی گەورە لە نێو جادەکانی بەغایە خەریکە نمایشی سەربازیەکە و هیچ کەسێ ناتوانێت هیچ شتێکی پێ بڵێ. لە نێو ئاوها هەلومەرجەکە هەڵبژاردن قسەیەکی پوچە. بەڵام ئەوانەی کە لە کوردستان و تۆ باسینەوەی نوێ کرد یا باسی پارتی یەکێتی هەموو ئەمانە باسی ئەوە ئەمان مۆزوعیان شتێکی ترە. مەوزوعی یەکێتی و پارتی و مەوزوعی ئەحزابی بزوتنەوەی کوردایەتی ئەمانیش خۆ هەل لەگەڵ قەیرانێکی ئابووری و سیاسی و حکوومەتی کە بەشێکە لە قەیرانێکی سەراسەریتر لە عێراقا بەرەوڕون. بەڵام ئەمان هاتوو هاوارەکانەوەیە کە خەڵکی هان بن ئەوەی کە پێی ئەڵێن ماڵی کورد، ئەوەی کە پێی ئەڵێن ڕیزە لێکترازاوەکانی دەسەڵاتدارەتی بۆژوازی کورد لە یەکێتی لە پارتی لەنەوەی نوێ لە گۆڕان مەلابەختیار خۆی وتی ئێستا لە ڕیزەکانی نێو ماڵی کورد لە خراپترین هەلومەرجایە. ئەیانەوێ بەم جۆرە ئینتیخاباتە و بەم تەبلیغاتە ڕیزەکانی خۆیان یەکگرتووکەن لە ژێر ناوی ئەوەی کە با دەنگمان یەک بێ لە بەغدا با مەسەلەی کورد یەک بکەین لە بەغدا. ئەمە قسەیەکی پوچە 30 دانە ساڵی کەن. بۆیە خەریکن بەمە بە دەنگی خەڵک ڕیزەکانی خۆیان تاوجێگەی بە ئەحزابی بزوتنەوەی کوردایەتی و بۆژوازی کورد دەگەڕێتەوە. بۆ ئەمەیە هەدەفەکەیان کە خۆیان لەو پەرتەوازی و قەڵشتە دەربێنن بە هێزێکی زیاترەوە بەرەوڕووی لەگەڵ بۆژوازی ناوەڕاست و خواروی عێراقا بەشداری بکەن و هاوکات سەرنجی خەڵکی کوردستان لەسەر کارەبا، لەسەر ئاو، لەسەر نان، لەسەر گرانی، لەسەر گرانی بنزین، لەسەر نەبوونی موچە، لەسەر نەدانی موچە، لەسەر هەموو ئەمانە بجۆزنەوە بیبەنە سەرەوەی کە چارە نووسی خەڵکی کوردستان بەسراوەتەوە بەوەی کە هەمومان یەکدەنگ بین لە بەغدا بۆەوەی کە نوێنەرایەتی مەسەلەی کورد بکەین. ئەمە قسەیەکی پوچە دەیانەوێت خەڵکی کوردستان سەرنجی لەسەر خواستەکانی و هەمە ڕۆژەی بڕوات دەنا چونکە خواستی ڕوخاندنی دەسەڵاتی یەکێتی و پارتی و خواستی ڕوخاندنی دەسەڵات کە حکوومەتەکەی عادل عەبدولمەجید ڕوخان هەمان ئەو خواستەیە لە سەراسەری عێراقا خەڵکی 18 ساڵە لە ناوەڕاست و خواروی عێراق دەڵێن دەبێ ئەم دەسەڵاتە بڕوە، 30 ساڵە خەڵکی کوردستان دەڵێن ئەم دەسەڵاتە دەبێ بڕوە. بۆیە ئەزانن کە ئەمە مەوزوعی خەڵکی کوردستانە، دەیانێت خەڵکی کوردستان بەلاڕێدا بەرن لانی کەمەکە بۆ کاتێکی دیاریکراویش بێ لە دەوری سیاسەتی خۆیان ڕێکی بخەن و ئەوەی کە ئەو قەیرانی کە خۆیان لەگەڵ خەڵکی کوردستانە لەگەڵی بەرەوڕون ڕیزەکانی خۆیان یەکگرتووترکەن و ئیمتیازاتێکی زیاتر لە وەزارەت و لە تەوزیعی سەروەت و سامان لە کۆمەلگەی عێراقا کە هەمووی فەرهود و مافیاییە بۆ خۆیان بەرن.
ئەمە زۆر باش بەڵام لە ساڵی 2023 واتە لە دوای ڕوخانی حکوومەتی بەحسەوە تاوەکو ئێستا لە هەڵبژاردنە چەند لە عێراقدا چەند هەڵبژاردنێکی جۆرا و جۆر کراو لە کوردستانی شا هەروەها کۆمونیستەکان بەگشتی سیاسەتی بایکۆتیان لە بەرامبەر ئەم هەڵبژاردنانە داگرت بووە بەر بەڵام ئەم جارە زۆر لەو واوەتریش ڕۆشتۆ و دەوڵێت کە ئاڵوگۆڕ لە عێراق بەندە بە ڕوخانی ئەم دەسەڵاتایی کە هەیە و نابێ ئەم هەڵبژاردنە هەر بکرێت ئەم ئاڵوگۆڕە لەم هەڵوەستی کۆمونیستەکانە لە ئێستاە بۆچی ئەم بە بڕای منم ئەم هەڵوێستی کۆمونیستەکان هەڵوێستێکە کە لەسەر بورکانێک لە شۆڕشکە لە عێراقا هەیە نووسراوە ئێمە لە خۆمانەوەم شتەمان نەهێناوە ئەمە خۆی ئەم بزوتنەوەی لە دژی دەسەڵاتدارەتی سەرمایە لە ناوەڕاست و خواروی عێراق و کوردستان بۆ ئەمانی کە نوێنەرایەتی سەرمایەکەن ئەم بزوتنەوەی خۆی لەسەر بە خەتی گەورە لەسەر دڵی خۆی نووسیوێتی چەندین ساڵە ئەم بزوتنەوەی هاتووتە مەیدان دەڵێ ئەمانە بێ بڕۆن خەڵکی کوردستان دەیانەوێ و خواستی ئەویان هەیە دقەیە زووتر لە ژێر دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی و بزوتنەوەی کوردایەتی نەجاتیان بێ بە 1001 زمان ئەمە ئەڵێن چەندین خۆپیشاندان لە چەند ساڵی ڕابردووە کراوە سەدان لاو لە زیندانەکان خەنراون کرێکار و زەحمەتکێش و هەمووانە کوژراون لە نێو خیابانەکانە خوێنیان ڕژاوە لە بەخال لە ناسریە لە بەسرا لە سلێمانی لە هەولێر لە دۆک لە هەڵەبجە لە ڕانیە ئەمانە هەمووی بە خوێن نووسراوە ئەم بزوتنەوەیە بە خوێن قوربانی ئەوەی داوت دەڵێت دەبێ ئەم دەسەڵاتە بڕوە ئەمانە ناتوانن ئەم جەماعەتی مافیایە لە کورد لە عەرەب لە ئیسلامی لە شیعە لە سوننە ئەم جەماعەتە ناتوانن نوێنەرایەتی خواستی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بکەن ئەمانە ناتوانن کەمترین پارو زیادکەن بەسەر سفرەی خەڵک ئەمانە ناتوان کەمترین ئاڵوگۆڕ بە قازانجی کۆمەلگەیەکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران کۆمەلگەی کەمترین نزیکایەتی لەگەڵ ئینسانیە دەبێ ئەمە بەکردەوە نیشانیان داوە ئەخر 30 ساڵ بەز نییە 18 ساڵ لە ناوەڕاست و خواروی عێراق بەز نییە تۆ تەسەور کە چەندین ملیاردێر لە عێراقا لە کوردستانە دروست بووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان دەڵێن چەندین ملیارد دۆلار قەرزارە بەڵام لەم لاوە چەندین ملیاردێر دروست بووە لە عێراقا خراپتر مەبەستمەوەیە کە ئەم بزوتنەوە ینی بەتەنیا بایکۆت کافی نییە ئەمانە دەبێت بڕۆن بەتەنیا ناتوانانی بڵێ دەبێ خەڵک نەچێ بۆ دەنگدان بەڵام لە ماڵەوە دانیشێ من نەزانم خۆ ئەمانە تۆ لە سا 20 خەڵکیش بچێ بۆ دەنگدان لە سا 20 خەڵکیش بچێ بۆ دەنگدان سەرنجام ئەوانەی ئەوانە ئەنجامیدەن و ئەوانە ژەی بنەوە کە میلیشیان هەیە ئەوانەی بنەوە کە هێزی هەفتیان هەیە ئەوانەی بنەوە کە هێزی هێشتیان هەیە ئەوانەی بنەوە کە هێزی بەدریان هەیە ئەوانەی بنەوە کە هێزی خەسعەلیان هەیە ئەوانەی بنەوە کە میلیشیاکانی سەر بە جمهوری ئیسلامی ئەمانیان هەیە نەتیجەتەن مەبەستمەوە دەنگدان شتێکی فۆرماڵی حتا لە فۆرماڵیش هینتر ڕسواترە بەم شێوەیە خەڵک بزوتنەوەی ناڕەزایەتی لە دژی هەلومەرجی بەوجود بە هەر جۆرە بیرکردنەوەیەکە و کە هەیە بزوتنەوەی ناڕەزایەتی قوڵ لە خەڵک لە زاخۆ بگرە هەتاوەکو بەسرا دەڵێ دەسەڵاتدارێتی ئەمانەی کە لە کوردستانە بوون دەبێ بڕۆن ئەمە شتێکی سیر نییە ئەگەر ئیجازەم بە 1 دقە باسکەم کە بۆچی ئەمانە هەواکەن بۆچی ئەمانە واکەن سێریکە هەر لە بیدایەتەوە لە پێش 2023 تاوجگەی کە بەیکێتی و پارتیە گەڕێتەوە هەموو سیاست و ئیسراتیجیان بە سیاستی ئەمریکاوە گرێداوە پشتیوانی ئابلوقی ئابووریان کرد 1 ملیۆن لە خەڵکی عێراق لە بین چوو پشتیوانیان کرد لە هەڵبجە لە شیمیابارانی هەڵبجەوتیان مەسەلەی کورد پێبێ بە مەسەلەیەکی جیهانی دوای 2023 پشتیوانیان کرد لە جەنگێک کە ئەمریکا بەرامبەر بە خەڵکی عێراق کردی لەم سەری کوردەوە تاوەکو ئەو سەری شیعە و سوننە سەرنجام عێراقیان بەم ئاسی ئێستا گەیان کە 100 ساڵ بردویانە دواوە سەرنجام شەڕی ناوخۆ دەستی پێ کرد شەڕی سوننە و شیعە دەستی پێ کرد یەکێتی و پارتی پشتیوانیان کرد 1 ملیۆن کەس لە خەڵکی عێراق بەس کوژران بێژگە لە بریندار داهات و دارمانی سەروەت و سامانی کۆمەلگا هەچی پایەکانی کۆمەلگەی مەدەنی عێراق هەیە هەر هەمووی داڕوخایە خوارەوە هەموو ئەمانی کە ئێستا لە ڕیزە ڕاوەستاون خەڵک دەنگیان پێبات چاپڵیان لێدا بۆ ئەم سیاسەتە یعنی لە ڕیزی وێرانکردنی عێراقا ڕاوەستان بەڕاستی ئەگەر قەرار بێ ڕۆژێک شتێک لە ئینسانیەت وجودی ببێت دەبێ ئەمانە دانە نەکەر نابێت دەنگیان پێ بدرێت بەڵکو دەبێ ئەمانە بخرێنە دادگا
ئەمانە بەشدار بوون لە وێرانکردنی عێراقا، ئەمانە بەشدار بوون لە قەتڵ و عامی خەڵکی عێراقا، ئەمانە بەشدار بوون لە فەرهودی عێراقا، ئەمانە هەمویان دانەدانە تاوانبارن لە مالیکیەوە، هەتا ئەگا بە عەبادی، تا ئەگا بە بەرزانی، تا ئەگا بە تاڵەبانی، تا ئەگا بە دانەدانیان هەمویان دەستیان خوێنە، هەتا بینەقاقا بەشدارن لە وێرانکردنی عێراقا. چۆن دەکرێت تۆ کەسانێک لە بەشدار بن لە وێرانکردنی عێراقا، تۆ ئێستا پێت وابێ ئەمانە توانن عێراق بخەنە سەر ئاسانەی کۆمەلگەیەکی ئازاد و یەکسان و خۆشگوزارن؟ شتیوان نییە. خەڵک بەم نەتیجەیە گەیشتووە، هەر بۆیە کۆمۆنیستەکانیش لە ریزی و لە پەرچەمی ناڕزایەتی خەڵک پەرچەمی ئەوە و لە ریزی پێشەوەی وەستاوە کابێ بڕۆن ئەمانە. مەسەلەی هەڵبژاردنێ لە ئارادا نییە، دەبێ ئەمانە بڕۆن بە ریزی یەکگرتو و ڕێکخرا و بە ئاسۆیەکی ڕۆشنی خەڵکی کرێکات و زەحمەتچێر لە عێراقا، دەبێ ئەمانە لە ڕێگەی شۆڕشێکەوە لە بین ببرێن و لە دادگایکی شۆڕژگەڕانەیە دادگایی بکرێن، سەرۆت و سامانێک کە بە تاڵان بردویانە بگەڕێتەوە بۆ خەزیانی کۆمەلگا. ئەو کاتە سەرۆت و سامانێک کە لە کۆمەلگا عێراقا هەیە، خۆمان نەزانین کە عێراق چ وڵاتێکی دەوڵەمەنگە، بەڵام تەسەور کە لە 35 خەڵکی عێراق لە ژێر خەتی فقرەوەژی. ئەگەر بێنە سەرێکە بەکردەوە پێویستە چی بکە؟ وەکو ئاماژەم پێدا لە سەرەتەوە هەموو ئەم لایەنانە لانیکەم زۆربەی زۆریان لەسەرەوەی کە هەڵبژاردن ئەنجامدەن هاوڕان و هەندێک جار لە ئەنگری لە ئەمریکا و لە وڵاتانی تر و تەنانەتەوەی کردوەکان و ڕاکێشن کە هەڵبژاردن دەکاتی خۆیدا بکەن و بانگاوازی خەڵکی بکەن بۆی کە بەشداری تێدا بکەن. بەکردەوە پێویستە خەڵک لە بەرامبەر ئەم هەڵبژاردنەدا چی ڕێگەیەک بگرنە بەر؟ ئەم خەڵکە دەبێ جگەل لە یەکگرتووکردنی ڕیزەکانیان سنووقەکانی دەنگدان ئاگرتێ بەربەن. ئەو شوێنانەی کە بۆ ئەوە کراوە کە خۆش خەیاڵی خەڵکو و خەڵک بێنە بەردەم سنووقەکانی دەنگان ئاگرتێ بەربەن. ئەو خەڵکە ڕیزەکانی خۆیان یەکگرتووکەن و لە گەڕەکەکان کۆبوونەوەی خۆیان بگرن. چی پێویستێکیان بەوەیە کە دەموچاوێکم ڕۆ لابن دەموچاویشی کە بەنەجێگەی بۆ 4 ساڵی تر. بۆ ئەوان وتم مەسەلەی ئەوان مهم ئەوەیە کە بیانەوێ ئەم حکوومەتە کە حکوومەتێکە بە حسابی خۆیان، حکوومەتی دوای عادل عەبدولمەهدیە و حکوومەتێکی موقەتە، حکوومەتێکی کاتیە، هەڵبژاردنەکەشیان ناوناوە هەڵبژاردننی پێشوەخت، یعنی ئەیانەوێ حکوومەتێ دروستکەن پەنجەمۆری خەڵکیەوێ. پەنجەمۆری خەڵکیەوێ بۆیە هەموو هاوارەکەن کە خەڵک بەشداری بکە، بۆی سبەینێ بڵێن بەنەتەوە یەکگرتوەکان بڵێن بە خەڵک بڵێن لە تەواوی دنیادا بڵێن ئەم حکوومەتە ئیتر حکوومەتەکە عادل عەبدولمەهدی نییە، حکوومەتەکەی کازمی نییە، بەڵکو حکوومەتێکە خەڵک دەنگی پێداوە. بۆیە خەڵک نەک هەر نابێت بچێت دەنگ بە، بەڵکو بە بڕای من ئەو مەرکەزانی کە بێ بیان سووتێنن، بێنە مەیدان نیشان بن کە ئێمە بەرژەوەندی ئێمە بەرژەوەندی ئێوە بەرژەوەندی ئێمە نییە، ئەوەی خەوی ئێوە خەوی پێوە بینن خەوی ئێمە نییە، ئامانج و ئارەزوێک کە ئێمە هەمانە ئامانج و ئارەزوێک نییە کە ئێوە هەتانە، ئێوەی دز و جەردە و تاڵانی بەس خەریکن کۆمپانیەکانی خۆتان بچەرخێنن، ئێمە نان نییە ئاو نییە. مەبەستمەیە خەڵک لە دەوری یەک کۆ ببنەوە بە یەک دەنگ نایەکی گەورە بەم دەسەڵاتە بڵێن وەم دەسەڵاتە هەوڵ بن بیر ڕوخێنن. یەکگرتووکردنی ڕیزەکانی خەڵکو و کۆبوونەوەیان لە دەوری یەکتری لە نانی شەو ڕۆژ زەروریترە. ئەم خەڵکە خۆ هەمویان لە گەڕەکەکان لە دەوری یەکتری کۆبوونەوە کۆبوونەوەی گشتی خۆیان بکەن. تار حەسەن زۆر سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا بەشدار بیت لەگەڵمانە و زۆر سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان خۆشەویستان، هەر لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.